پۆلێنبەندی قۆناغەکانی مێژووی کورد. نووسینی میخائیل سیمۆنۆڤیچ لازاریۆف. وەرگێڕ مەنسوور سدقی. خوێندنەوەی شەهاب. پێشەکی. مێژووی کورد مێژووی دەوڵەتی پێکنەهاتووی گشت کورد نییە، بەڵکو مێژووی گەلی کوردە. ئەو گەلەی کە ڕۆژگارێکی دوور و درێژ ژیانی مێژووی خۆی لەژێر دەسەڵاتی چەندین دەوڵەت تێپەڕ کردووە و هەر ئەوەش تایبەتمەندی بنەڕەتی ئەم مێژووەی پێکێناوە و دژواری سەرەکی دەخاتە سەر ئەرکی پۆلێنبەندی قۆناغەکانی ئەو مێژوویە کە نەتەنیا پەیوەندی با خودی کوردەوە هەیە، بەڵکو هەموو ئەو گەل و دەوڵەتانەش دەگرێتەوە کە بە درێژایی سەدان ساڵ لەگەڵ یەکتر ژیانیان بەسەر بردووە. دەستنیشانکردنی قۆناغەکانی مێژووی کورد کە بە تەواوی مێژووی ئەم گەلە بەرجەستە بکاتەوە گەلێک دژوارە، چونکە پێویستە بەتایبەت و بە درێژایی مێژووی سەدەکانی ڕابردوو هێڵی کرۆنۆلۆژی کورد لە ڕۆژاوای ئاسیا واتە لە لانکەی شارستانیەتی جەهان دیاری بکرێن. لایەنی تایبەتی ئەم مێژوویە بریتیە لە خەباتی کورد لە پێناو ئازادی و سربەخۆییدا کە ڕوخساری سەرەکی مێژووی ئەم گەلەی پێکێناوە. دەستنیشانکردنی کاتی دەستپێک و سەرەتای مێژووی کورد هاسان نییە. ئەوە دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵێک پێش سەردەمی دەستپێکی ڕەوتی گەشەی ئێتنیکی کورد، نزیکەی سەدەکانی 4 و 5 پێش زاین تاکو سەدەی 4 پاش زاین، کاتێک لە گۆڕەپانی ژینگەی ژیانی هەنووکەی کورددا پرۆسەی پێکهاتنی گەلی کورد تێپەڕ دەبوو. دەکرێت ئەو سەردەمە بە قۆناغی پێشمێژووی کورد ناوبەرین، کاتێک هێشتا هیچ کام لە لایەنە پێکێنەر و کاریگەرەکانی پەیدابوونی گەل پێک نەهاتبوون. ئەوانەش بەلانی کەم بریتی بوون لە کۆمەڵانێکی تێکڵاو لە خێڵە ماڵباتی و پتر ئێرانی زمانە شوانکارەکان کە لە پانتایی زلهێزە کەوناراکانی ماد و پاستا دەژیان و وا دیارە ئەوانەی کە بنەچەی ئێتنیکیان پتر گەڕاوەتە سەرمادەکان باڵادەستی پەیدا دەکەن. لێرەدا بێگومان هەر یەک لەم خێڵانە نەیانتوانیوە دەوری سربەخۆیانە بگێڕن. قۆناغی کۆتایی ڕەوتی گەشەی ئێتنیکی کورد لە سەدەکانی 4 تا 2 پێش زاین ڕوویداوە و پاش زاین و لە کۆتایی سەردەمی دەسەڵاتی دوایین ساسانیەکاندا دەکرێت بڵین کە کورد وەک گەلێکی سربەخۆ بە پێناسەیەکی ئێتنیکی ئاشکرا و ڕوون پێک دێت کە هەڵگری زمان و ڕوخساری کولتوری و کۆمەڵایەتی تایبەت بەخۆی دەبێت. لە دەستپێکی داگیرکاریەکانی عەرەبە موسڵمانەکاندا دەیەی 30 تا 40 سەدەی حوتی زاینی کورد ئیتر دەورێکی مێژووی سربەخۆیانەی لە گۆڕەپانی ڕۆژهەڵاتی نزیکدا گێڕاوە و ڕێک لەم کاتەوە دەکرێت دەست بە پۆلێنبەندی قۆناغەکانی مێژووی کورد و کوردستان بکەین. قۆناغی یەکەم. ئەم قۆناغە سەردەمی داگیرکردنی کوردستان بەدەست عەرەبە. قۆناغی بە مسلمانکردنی پڕانی دانیشتوانی و بربەرەکانی زۆر بەهێزی کوردە لە بەرامبەر بە کۆیلەکردنیان بەدەست عەرەبەکان بە درێژایی حکوومەتەکانی 4 خەلیفەکان 632 تا 661، ئەمەویەکان 661 تا 750 و عەباسیەکان 750 تا نێوەڕاستی سەدەی 11 کاتی هێرشی سەلجوقیەکان. واتە بریتیە لە 4 سەدەی ڕەبەق ئەزموونێکی تاڵ بۆ گەلی کورد. لەو ماوەیەدا گەلی کورد گەلێک جار ڕوبەڕووی مەترسی ڕاستەقینەی پاکتاوکردن یان خۆت سڕینەوەی بەدەست عەرەبەکان و داسەپاندنی ئاینەکەیان واتە ئیسلام و لە دەستدانی پێناسە و ڕوخساری ئێتنیکی نەتەوەیی بوونەتەوە. لە ماوەی ئەم قۆناغت دژوار و ئەستەمەی مێژوەکەیاندا گەلی کورد ئەگەرچی بێگومان خەساری بەرچاوی بەرکەوتووە، بەڵام سەربەرزانە ڕاوەستا. مسلمانکردن نەبووە بەهۆی سڕینەوەی زمان و پێناسە سەرەکیە ئێتنیکیەکانی دیکەی ئەم گەلە. تازە ڕێک لە سەردەمی خەلافەتدا پرۆسەی یەکگرتنەوەی ئێتنیکی کورد دەکەوێتە ڕەوتی بێگەڕانەوەی خۆی کە پشکوتنی ڕوخسار گەلێکی هەرە تایبەتی ئێتنوسی کوردی لێکەوتوەتەوە، وەک ئەو پەڕی ئازایەتی سەربازی، ئازادی خوازی بێ سنوور و دژایەتی لەگەڵ هەر چەشنە ژێر دەستەبوونی دەسەڵاتی بێگانە و دەستێوەردانیان لە کاروباری نێوخۆیاندا، هاوکات توانیویانە شێوازێکی تایبەت لە ڕێخستنی کۆمەلگا
بە ڕوخسارگەلێکی بێوێنە و دەگمەنی کولتوری نەتەوەی کورد بۆ خۆیان پێک بێنن. سەرتاسەری مێژووی ژیانی گەلی کورد لەژێر دەسەڵاتی خەلیفەکانی عەرەب بریتی بووە لە زنجیرەیەکی نەپسا و لە ڕاپەڕین و سەرهەڵدان کە ئەوەش لە ڕاستیدا خودمختاربوونی بۆ کورد لێکەوتوتەوە. دەستکەوتی هەموو ئەوانەش بۆ کورد ڕاوەستانی خۆڕاگرانە بووە لە بەرامبەر تەواوی ئەو کارەساتە دڵتەزێنانەی کە مێژوو بێبەزەییانە تووشی کردوون. لە کۆتایی ئەم قۆناغەدا نێوەڕاستی سەدەی 10 تا نێوەڕاستی سەدەی 11 کاتێک لێک بڵاوبوونی خلافەتی عەباسی خێراتر دەبێ و خەلیفەکانی بەغدا بە کردەوە دەسەڵاتی خۆیان لەدەست دەدەن، نخبەیەکی دەسەڵاتدار لە نێو هۆزگەلی کورد پێک دێن کە کارگەرترینیان بە داگیرکردنی ناوچەکانی خلافەت مافی سەرپەرستیکردنی ئەو ناوچانە وەدەست دێن و لەم کاتەوە و یان هەندێک دواتر دەبنە دامەزرێنەرانی سلسلەکانی میرانی کورد، حەسەنەویەکان، مەروانیەکان، شەدادیەکان، ئەیوبیەکان. ئەگەرچی میرنشینەکانی کورد زۆرترین و سەرەکی ترین ئاپۆرەی کوردیان نەگرتەوە، بەڵام لەم سەردەمە پەڕینەوەیەدا بوونە داڕەژرانی نەریتی خەباتێکی سەدان ساڵە لە پێناوی دامەزراندنی دەوڵەتی کورد. قۆناغی دووەم. ئەم قۆناغە سەردەمی داگیرکاری تورک مەغوڵەکان دەگرێتەوە و 450 ساڵ درێژە دەکێشێ تا سەرەتای سەدەی 16. هێرشە داگیرکارانە و لە ژمار نەهاتوەکانی تورک و مەغوڵەکان ئەو پەڕی چارەڕەشی بۆ دانیشتوانی کوردستان لەگەڵ خۆی دێنێ و کوشت و کوشتارێکی بەردەوام و دەیان جار وێرانی ناوچەکەی لێ دەکەوێتەوە. لێرەدا کوردەکان ڕوبەڕووی گەلێک خەساری گیانی و ماڵی دەبنەوە. پرۆسەی دامەزراندنی دەوڵەتی کورد بۆ ماوەیەکی دوور و درێژ دەوەستێ و ڕەوتی یەکگرتنەوەی ئێتنیکی نەتەوەی کورد لە خێرایی دەکەوێ. دۆخێکی فرە نەگونجاوی مێژووی کۆست دەخاتە سەر پێکاتنی نێوەندێک بۆ یەکگرتنەوەی خاکی کوردستان و دامەزراندنی دەوڵەتی کوردستان. پرشوبڵاوی سیاسی لە کۆمەڵگای کوردیدا نەتەنیا کۆتایی پێنایە، بەڵکو بە پێچەوانە بەڕادەیەکی زۆر پەرە دەستێنێ. بۆیە لەو کاتەدا کە کورد لە گۆڕەپانی ڕۆژهەڵاتی نزیکدا دەکەوێتە نێوان دوو ئێمپەراتۆریای زلهێزی سەربازی عوسمانی و سەفەوی، نەیتوانی ڕوبەڕووی ئەم ئەزموونە تازە و فرە گرنگە ببێتەوە. قۆناغی سێیەم. ئەم قۆناغە دەکەوێتە 300 ساڵی نێوان سەدەی 16 تا سەدەی 18 کە دەبێتە سەردەمی پەیدابوون و خامۆشی هەم تورکانی عوسمانی وەک قەڵەی سونیگەری لە جیهانی ئیسلامدا، هەم ئێرانی سەفەوی وەک نوێنەری شیعەگەری. ڕێک لەم سەردەمەدا 1514 پارچەکردنی کوردستان ڕوودەدات و دادەسەپێ. بەشی هەرە زۆری کوردستان، باکوور، باشوور و ڕۆژئاوا دەکەوێتە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریای عوسمانی و تەنیا بەشی ڕۆژهەڵات دەبێتە پشتی ئێران. ئەم دابەشکاریە بۆ مێژووی گەلی کورد مەرکێنەر دەبێ، چونکە کۆسپێکی مەزن دەخاتە سەر ڕێگای دامەزراندنی کوردستانێکی سربەخۆ و یەکگرتوو، ئەرکێکی کە تاکو ئێستا بە چارە نەکراوی ماوەتەوە. جگە لەمە بۆ ماوەیەکی دوور و درێژ کوردەکان دەبنە پەردووی ئاگری شەڕی سوڵتانەکانی تورک و پاشاکانی پارس و لە شەڕە ناوبراوەکانیاندا بە فراوانی کەڵک لە هێزە سەربازیەکانیان وەردەگرن و هەردوو لای سنووری نێوانیان دەبێتە گۆڕەپانی پێکدادانە سەربازیەکانیان و بە خوێنی کوردان ئاودران. هەڵبەت ئەم قۆناغە لە مێژووی کورد تەنیا بە ئاکامی نەرێنی کۆتایی پێنایەت. هەر لەم سەردەمەدا سترکتۆرێکی سیاسی کۆمەڵایەتی تایبەت بە کۆمەڵگای کورد سەقامگیر دەبێ و بەستێنی پێکاتن و گەشەی نەتەوەی کورد پێک دێنێ. کورد لە ئیمپراتۆریای عوسمانی و ئێراندا چەشنێکی تایبەت لە ژیان بۆ خۆی دەستەبەر دەکات و ڕاستەوخۆ ناکەوێتە ژێر دەستی دەسەڵاتە بێگانە و سەرڕۆکانی ئەم دوو وڵاتە. واتە ئەو دەسەڵاتانە تەنیا بە شێوازی ناڕاستەوخۆ کارگەریان لەسەر ژیانی کورداندا دەبێت. سیستەمێکی دەرەبەگایەتی تایبەت لە پەیوەندی لەگەڵ پێکاتە فێئۆدالی عەشیرەتەکانی کورد جێگیر دەبێت کە بە شێوەیەکی نەریتی لەلایەن سەرکردە ئاینی و پیاماقوڵەکانەوە میر، شێخ، خان، بەگ و ئاغاکان ڕێبەری دەکرێ و مانەوەی نیمچە سەربەخۆیی کورد دەپارێزێ. هەر ئەوەش لەلایەک
کورد لە سەرەڕۆیی ڕاستەوخۆی سوڵتان و شاستەمکارەکان هێندێک دەپارێزێ و هەلی بۆ دەرەخسێنێت تا پێناسەی نەتەوایەتی خۆی جێگیر بکات و بەستێنێکی گونجاو بۆ پەیدابوون و پەرەگرتنی بزوتنەوەی نەتەوایەتی کورد و گەشەی کولتوری نەتەوەیی خۆی پێک بێنێ. هەڵبەت لەلایەکی دیکەشەوە هەر ئەوەش دەبێتە یارمەتیدەر بۆ پەراوێزخستنی کوردستان لە جیهانی دەرەوە و لە ئاکامدا پێشگرتن لە پەرسەندنی گۆڕانکاریە پێشکەوتووەکان بەهۆی دامەزراوە کۆمەڵایەتیە بناژۆ خواز و کۆنەپەرستەکانی کۆمەلگا و بەتایبەت پارتی کۆلیاریزمی فێئۆدالی عەشیرەتی کورد کە ڕۆڵێکی کۆنەپەرستانی لە مێژووی کورددا گێڕاوە. قەیرانی سیاسی سەربازی و ئابووری کۆمەڵایەتی ئێران و عوسمانی کە لە سەدەی 17ەوە دەست پێ دەکات و لە سەدەی 18دا دەکاتە لووتکەی خۆی، لاوازی بەرچاوی دەسەڵاتی سوڵتانە تورکەکان و شاکانی ئێران بەسەر هەرێمە کوردیەکانی لێک دەکەوێتەوە و تەنانەت لە زۆر شوێن دەگاتە نزمترین ئاستی خۆی. قۆناغی چوارەم. ئەو قۆناغە لە سنوورەکانی نێوان سەدەکانی 18 و 19ەوە دەست پێ دەکات و تا شەڕی یەکەمی جیهانی دەگرێتەوە. واتە قۆناغی لێکبڵاوبوون و گۆڕانکاری بنەڕەتی ئیمپراتۆریای عوسمانی و ڕووخانی قاجارەکان لە ئێران و بە تەواوی وابەستەبوونیان بە زلهێز و کۆنەلیاریستە سەرەکیەکانی ڕۆژ ئاوا و دەوڵەتی رووسیا، ئەمەیان لە نیوەی دووەمی سەدەی 19ەوە. سەرەتای ئەم قۆناغە هاوکاتە لەگەڵ لووتکەی جیاخوازی کورد، کاتێک بەشەکانی باشووری ڕۆژاوا، باشوور و باشووری ڕۆژهەڵاتی کوردستان بە کردەوە لە تورکیا و ئێران جیا دەبێتەوە و مینشینێکی سربەخۆی کورد لێی دادەمەزرێ. بەڵام قاپی توانی هێزەکانی خۆی پۆشتە بکاتەوە و ڕوو بکاتە ڕۆژهەڵاتی وڵات و لە ساڵانی 30 تا 40 سەدەی 19 هێرشگەلێکی سەربازی بەناوی دووهەم داگیرکاری کوردستان بەڕێوە بەرێ. چەند ساڵ دواتریش جموجۆڵێکی هاوشێوە لە ئێرانیش ڕوو دەدات. سەرەڕای ئەمانە خەباتی کول لە پێناو سربەخۆیی کۆتایی پێنایە و بە پێچەوانەوە ئەم خەباتە ڕێک لەو قۆناغە و بەتایبەت لە دوایین 40 ساڵیدا بەرەو ئاستێکی نوێ هەڵدەکشێ و بەڕاستی دەگاتە ئاستی گشت نەتەوەیی و تەواوی کوردستانی ئیتنیکی دەگرێتەوە. لە دەروازەی سەدەی 20دا کۆتایی بە سەردەمی جیاخوازی فۆئۆدالی عەشیرەتی دێت و ناسیۆنالیزمی کورد چوەک هێزر و چوەک سیاسەت دەدایک دەبێ کە ئامانجە سەرەکیەکەی بریتی دەبێ لە دامەزراندنی دەوڵەتی نەتەوەیی کورد لە کوردستانێکی یەکپارچە و سربەخۆدا. هەل لەم کات و ساتەدا و کاتێک لە ڕووی سەربازی استراتیژیکیەوە چاوی تەمای رووسیا و زلهێزە ڕۆژاواییەکانی دیکە خاکی کوردان دەگرێتەوە، ئەم ناوچەیە دەکەوێتە نێو تەوەری سیاسەتی جیهانیەوە و پرسی کورد سەر هەڵدەدا کە لە سەرەتا وەک کەرەسەیەکی پەیوەندیە نێودەوڵەتیەکان، بەڵام پاشان وەک نێوەرۆکی ئەم پەیوەندیانە دێتە گۆڕێ. شەڕی یەکەمی جیهانی پێشزەمینەی دابەشکاریەکی نوێ لە ناوچەی کورد ساز دەکات. بەتایبەت ڕووداوە شۆڕشگێڕەکانی کۆتایی ئەم شەڕە لە رووسیا لە ساڵی 1970 کاردانەوەی گەلێک مەزن لەسەر ناوچەی کورد لە ڕۆژاوای ئاسیادا لێ دەکەوێتەوە و گۆڕانکاری بنەڕەتی لە هەلومەرجی ژئۆپۆلیتیکی ئەو ناوچەیە پێک دێنێ. قۆناغی پێنجەم. ئەم قۆناغە ساڵانی نێوان کۆتایی شەڕەکانی یەکەم و دووەمی جیهانی دەگرێتەوە. لەم قۆناغەدا لە چوارچێوەی ڕێکوپێکردنی کاروباری جیهانی پاششەڕ کە لە ساڵانی 1920-1923دا لەلایەن زلهێزەکانی ئانتانت بە ناوی پەیمانی ڤێرسای بەڕێوە دەچێ، لاپەڕەیەکی تازە لە مێژووی کورد هەڵدەدرێتەوە. هەل لەو سەروبەندەدا ئاواتێک بەسەر بەخۆی کورد پاش ڕێکەوتنامەی هەرگیز جێبەجێ نەکراوی سیڤەر 1920 پێک دێت کە بەهۆی بڕیاری کۆمەڵەی نەتەوەکان سەبارەت بە بەشەکانی باشوور لە عێراق و باشووری و ڕۆژاوای کوردستان لە سووریا بۆ سەرپەرستی ڕژێمەکانی عێراق و سووریا لە ڕاستیدا کۆلۆنیالکردنیان و بە پارچەکردنی دووبارەی کوردستان ئەم ئاواتە دەخرێتە گۆڕ. بۆ ماوەیەکی زۆر بریتانیا کوردستانی عێراق و فەرەنسا کوردستانی سووریا دەخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیان.
لێرەدا زەبرێکی فرەمەزن وەبەر ئاواتی نەتەوەی گەلی کورد دەکەوێ و بەهۆی بەشداری ڕاستەوخۆی دوو زلهێزە کۆلۆنیالیستە مەزنەکەی ئەوروپا کێشەی کورد ئاستێکی گەلێک دژوار و ئاڵۆز پەیدا دەکات. وەڵامی کورد بۆ ئەو هەلومەرجە نوێ و فرەمەترسیدارە سەرهەڵدانی خێرا و لە ناکاوی ناسیۆنالیزمی کورد بە شێوازی چەندین ڕاپەڕین لە هەموو بەشەکانی کوردستان و دامەزراندنی گەلێک ڕێکخراوی سیاسی کورد لەوانەش کاریگەرترینیان خۆی بوون دەبێ. بەهۆی نابەرابەری بەرچاوی هێزەکان بە زیانی کورد بزوتنەوەی ئەم کاتەی کورد ڕوبەڕووی شکست دەبێتەوە. هێزێکی فرەممەزن و هێرشبەر لە ناسیۆنالیزمی تورک و فارس لەگەڵ هێزی ناسیۆنالیستە سەرهەڵداوە عەرەبەکان کە دەسەڵاتەکانی ژێر سەرپەرشتی بریتانیا و فەرەنسا لە عێراق و سووریا بۆ دژایەتیکردنی کورد دەستی بە کۆکردنەوەیان کردبوو لە بەرامبەر هێزەکانی کورددا ڕادەوەستن. بە درێژایی شەڕی دووەمی جیهانی و ڕێک پاش کۆتایی هاتنی لەژێر دەستێوەردانی ڕاستەوخۆی بریتانیا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا ئاراستەیەکی تونداژوانە لە بزوتنەوەی کورددا پەیدا دەبێت. خودمختاری کورد لە ساڵی 1946 لە مەهاباد. قۆناغی شەشەم. ئەم قۆناغە سەردەمی شەڕی سارد دەگرێتەوە لە کۆتایی ساڵانی 40 تا کۆتایی ساڵانی 80 سەدەی 20 و کوردستان دەبێتە یەکێک لە قەلەمەندارەکانی ئەم شەڕە و بزوتنەوەی نەتەوەی کورد ئاراستەیەکی زەقی چەپ دەگرێتە بەر. پێویستە ئەم قۆناغە بە چەند ژێر قۆناغی یەک لە دوای یەک لێکتر جیا بکەینەوە. لە کۆتایی چلەکان تا دەستپێکی شاستەکان خامۆشیەکی ڕێژەیی سەرتاسەری کوردستان دادەگرێ. لەو وڵاتانەی کە کورد تێیاندا دەژیا هێزگەلێکی سەرەڕۆ لەسەر بنەمای شۆڤینی لە سیاسەتی نێوخۆیی بەلایەنگری لە وڵاتانی ڕۆژئاوایی لە سیاسەتی دەرەکیدا حکوومەتداری دەکەن. کەمایەتی کورد لەم وڵاتانەدا لە بەڕێوەبردنی کاروباری کولتوری و سیاسی ژیانی خۆیان بێبەش دەکرێن. چاوەڕوانی کورد لە یارمەتی دەرەکیش بێهودە دەبێ. بەڵام ڕێک لەم ساڵانەدا هێزێکی بەرهەڵسکارانەی نەتەوەیی لە کۆمەڵگای کورددا پێک دێت کە خۆی بۆ دەرکەوتن لە کاتی گونجاودا ئامادە دەکات. ئەم کاتە گونجاوە کۆتایی پەنجاکان و سەرەتای شاستەکانە. کاتێک مەزنترین ڕاپەڕینی کوردەکانی عێراق لە سەدەی 20دا بە سەرۆکایەتی مستەفا بارزانی ڕوودەدات. ئەم ڕاپەڕینە لە کۆتایی پەنجاکان هاوکات دەبێت لەگەڵ پەرسەندنی لە ناکاو و خێرای ناسیۆنالیزمی عەرەب لە پلەی یەکەم لە میسر و عێراق و پاشانیش لە وڵاتانی دیکەی عەرەبیدا. لێرەدا یەکێتی سۆڤیەت بە سیاسەتی پشتگیری هەملایەنە لە عەرەبەکان و کەڵگوەرگرتن لە لاوازبوونی پێگەی ڕۆژئاوا لە جیهانی عەرەبدا مەیدانداری دەکات. نۆرەی کوردیش دەگات و لە سەرەتا کوردی عێراق چەک هەڵدەگرێ و لە پێناو بەرگریکردن لە مافەکانی خۆی ڕادەپەڕێ. ڕاپەڕینەکەی مستەفا بارزانی 1961 تا 1975 ئەگەرچی بەرەو ڕووی شکستێکی سەربازی کاتی دەبێتەوە، بەڵام لە ڕووی ماوە پانتایی و لێکەوتەکانی هەموو نمونەکانی پێشتر تێپەڕ دەکات. ئەم ڕاپەڕینە کاردانەوەیکی فرەمەزن و جوڵێنەر لەسەر بزوتنەوەی کورد لە وڵاتانی دیکەدا دادەنێ و ئەم ئاکامە سیاسیە فرەگرنگانەی لێ دەکەوێتەوە. دامەزراندنی خودمختاری کورد لە عێراق کە بەغداددانی پێداهێنا و هەنووکە نەتەنیا بۆ کوردانی ئەم بەشە بەڵکو لە ئاست گشت کوردستاندا بووەتە کانگا و نێوەندی سربەخۆیی کورد. ساڵانی 60-70کان بە پشکوتنی خێرەی بەرهەڵسکاری کورد لە تورکیا و ئێران و سووریا بەرجەستە دەبێتەوە و هەر لەم ساڵانەدایە کە ئەم بەرهەڵسکاریە ڕەوتێکی نەپساوە بەخۆیەوە دەگرێ و کوردستان دەکاتە ناوچەیەکی هەرە سەقام نەگرتووی نەتەنیا ڕۆژاوای ئاسیا بەڵکو تەواوی جیهان. قۆناغی حەوتەم. ئەم قۆناغا کە قۆناغی سەردەمە لە کۆتایی هەشتاکانی سەدەی 20می ڕابردوو واتان لە کۆتایی هەزارەی دووەمەوە دەست پێ دەکات و ئیتر سەدەی یەکەمی هەزارەی سێهەمیش دەگرێتەوە. لەم دوایین قۆناغی مێژووی کورددا بەهۆی تێکڕووخانی یەکێتی سۆڤیەت و کۆتایی هاتنی شەڕی سارد تەواوی دۆخی نێونەتەوەیی تووشی گۆڕانکاریەکی بنەڕەتی دەبێتەوە. پێکهاتنی دۆخی جیهانی یەکجەمسەری و باڵادەستی یەکلایەنانە و ئاشکرای وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا
هەلومەرجێکی گونجاو پێک دێنێ بۆ وەرچەرخانی خودموختاری نەتەوەی کورد لە عێراق بەرەو ئاراستەی ڕاستەقینەی خۆی. هەر ئەوەش دەبێتە سەرەتایەک لە ڕەوتی ئازادکردنی نیشتمانی کورد. لەم ماوەیەدا ڕەوتی جیهانگیری گشت ژیانی نەتەوەی دەتەنێتەوە و لەسەر کوردیش کاردانەوەی ڕاستە و خۆدا دەنێ. ڕوانگەی کۆمەڵگای جیهانی کە ڕۆژ بە ڕۆژ پتر بەرەو باڵادەستی ئاراستەگەلی لیبرالی و دیموکراتی دەچێتە پێش، هەرچی زۆرتر پاڵەپەستۆ دەخاتە سەر دەسەڵاتدارانی زلهێزە سەرەکیەکان تا بە شێوەیەکی کارا هاوپشتی چارەسەری دادپەروەرانەی کێشەی کورد لە پلەی یەکەم لەو وڵاتانەدا بکەن کە ڕژێمەکانیان سیاسەتی سەرکوتکارانەیان لە هەمبەرگەلی کورد گرتووەتە بەر، تورکیا، ئێران. دەنگی خودی کوردیش هەرچی زۆرتر و بە شێوازی جۆراوجۆر لە ڕێکخراوە نێونەتەوەیەکاندا بەرز دەبێتەوە. بۆیە هەموو ئەم ڕاستیانەی ژیانی هاوچەرخ ڕێگامان پێدەدات تا لە سنوورەکانی دەستپێکی هەزاری سێهەمدا گەشبین بین بە چارەسەری کێشەی کورد و بەلانی کەم هیوادار بین کە مێژووی کورد لە سەدەی داهاتوودا وەکو ڕابردوو خەمناک نەبێت.